لەم بژاری دەروونانە باسی ڕێبازیەکەین لە سەرەتاوە باسی ئەومان کردو ئەمە ئێستا ئەڵلقەی چوارەمە بەس لە باسی ڕێبازیەکە باسم لە دەخاڵ کرد کە ئەبن بە پاڵنەری دروستبوونی ڕێبازی لە دڵ دەرونی ئینسانی مسلمان ئێستا باسێک لە نیشانەکانی ڕێبازیەک وەختێک ئەم نیشانانەمان تیا دەرەکەوێ بزانین کە ئێمە کەوتوینەتە سەر خەتی ڕێبازە ئەگەر یەکێکیشیانت تیا بوو ئەوە بزانە پێویستت بە عیلاجکردن هەیە پێویستە زوو بکەوینە خۆمان بۆ ئەوەی تەشەنە نەکا و بە جەستەمانە جەستەی ئیمان و دینداریمانە بڵاو نەبێتەوە دوایی لێمان ببێ بە نەخۆشیەکی کوشند نیشانەکانی ڕیا یەکێکیان یان بە گشتی با بڵێن سەیدنا عەلی کوڕی ئەبی تاڵیب ڕەزای خوای لێبێ ئەو یاوەرە پێغەمبەرەی ئەو یاوەرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو یاوەرە عەزیز و زیرەکە کە لە سەرەتای وەحیەوە لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بوو لای ئەو پەروەردە بووە و لە خزمەتیا بووە ئەم ئیماندارە بەڕێزە ئەفەرمێ لیلمەڕائی عەلامات ئەو کەسەی ڕیابازە چەند نیشانەیەکی هەیە یەکسەر ئیذا کان وحده تەمەڵە بێ کاتێک کە تەنها خۆیە کاتێک لە ناو جەماعەتایە جست و چالاک ئەیبینی بە کۆمەڵ لە ناو مەجموعەی خەڵکایە خێرەومەنە قسە جوانە ڕەوشت پارسەنگە زاهیری بۆ خوایە ڕەنجدەرە مجاهیدێکی بە قووەتە گەورەیە پیاماقوڵە بەڵام خزمەتکاری شوێنکەوتوەکانێتی مەسئولە بەڵام متەواضعە ئەمانە هەمووی لە ناو جەماعەتاوە بەڵام کاتێک کە بەتەنیا خۆیە بێ تەمەڵیەی گرێ نایەوێ ئەو شتانە بکە کە لە ناو خەڵکایە شەو نوێژەکان بە جەماعەتەکە کە لە مزگەوتە نوێژ زۆرەکە عیبادات زۆرەکە بەڵام ئەگەر هەر خۆی بەتەنیا لەو مزگەوتە شاوێ ئەوانە ناکە ئەگەر شەوی بەسەرا هات و هەر خۆی لەو شوێنە بوو هەر خۆیەتی لەو مزگەوتە بواری باشتر بۆ ڕەخساوە بەڵام شەو نوێژ ناکە ئەگەر قورئانی خوێن لە بەرچاوی خەڵکەکە وەختێک هەر خۆیە بێ بەتەنیا مۆبایلێکی دەرهێناوە خەریکی مۆبایلەکەیەتی لە جاتی قورئان خوێند ئێمە گومانی خراپی پێ نابین چونکە لەوانەیە لە مۆبایلەکەشیا خەریکی قورئان خوێندن بێ یا خەریکی دۆزینەوەی ئایەتی بە تەفسیرە بێ حەدیثە بە شتێکی وای بێ هەر گومان باشەی پێ ببێ بەڵام مەبەستەکەمانەوەی وەکو ئەوەیە کە ئەو سابینیمان لە ناو کۆمەڵەکەیە دانیشت بوو قورئانەکەی بە کتێب لەبەردەستا بۆی خوێن هەرچەندە ئێمە هەر بەرپرسی نین ئەمە نمونەیەکەی هێنمە بۆ خۆشم و بۆ ئێوەش کە سەیدنا عەلی ڕەزای خوای لێبێ فەرمێ یەکسەر ئیذا کان وحده وينشط إذا كان في الناس گورجوگۆڵە چست و چالاکە وەختێکە لە ناو خەڵکی هەیە هەروەها يزيد في العمل إذا أثني عليه يزيد في العمل إذا أثني عليه کاتێک کە مەتحەکرێ ئیشەکە زیاترەکە مەتحکردنەکە بۆی ئەبێ بە پاڵنەرێکی تر زیاتر خێرەکە زیاتر پارسەنگە بێ زیاتر عیبادەتەکانەکە زیاتر داعوەکەی هەڵگرتووە جیهاد باشترەکە لە مزگەوتە زیاتر خێرەومەنە زیاتر کتێب زۆرتر نووسێ شت زیاتر بڵاو کاتەوە زۆرترە خوێنێتەوە زۆرتر بە چاک دەرەکەوێ بەڵام وينقص إذا ذم کاتێکیش کە زەمە کرێ ئەو کار و کردەوە چاکانی کەمە بنەوە ئەمەی سەیدنا عەلی خوا لێ ڕازی بە فەرموویەتی علامەتەکانی ڕیابازیەکە باسییانەکە ئەمەی سەیدنا عەلی لەبیر بێ للمەڕائی علامات ئەم سێ علاماتانە ئەم علاماتانە ئەو دوانی فەرمووە یەکسەر إذا كان وحده وينشط إذا كان في الناس يزيد في العمل إذا أثني عليه وينقص إذا ذم كوابو كابراي الرياباز هەوڵەدا ئیشەکان زۆرتر بکە کاتێک کە خەڵک مەدحیەکە گوێ بە خەڵکی مەدە و لەسەر دینی خۆت بەردەوام بە بەڵام خۆت بۆ خوا ساخ کرد بۆ خوا لێ ببڕێ دینەکەی ئەو هەڵگرت